زۆر باشە بەڕێزان هەر سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاریس و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی فەرەنسا ئێمانوێل ماکرۆن و هەروەکو لە وێنەکانیش دابینیتان لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پیرانی فەرەنسا ئێمە سەبارەت بە گرنگی ئەم سەردانە لەم کات و ساتەدا سەردانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاریس بۆ فەرەنسا چییە؟ لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەم بارەیەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بن گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان. بۆ خۆ دەزانی پەیوەندێکی گرنگ پەیوەندێکی مێژووی گرنگ هەیە لە نێوان فەرەنسا و گەلی کوردستانیش و بە دیاریکراویش لە نێوان فەرەنسا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە دیاریکراوی تر قسە بکەین لەگەڵ کابینەی نۆهەم زۆر باشە. ینی کۆبوونەوە دیداری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا هەروە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پیران لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە ئەمە چی دەگەێنێ بە تایبەتی لەم کاتەدا؟ سپاس کاک حاکم پێشەوەی باسی گرنگی ئەو کۆبوونەوە بکەم کە کۆبنەوەکی یەکجار گرنگا مێوە ئاماژە بۆ بکەم کە دەستخۆشێکی یەکجار گەورە لە کاک مەسرور بارزانی و سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەڕاستی توانیوتی نەک پێگەی هەرێمی کوردستان بپارێزی لە کای پەیوەندیەکانە لە ئێستاە لەو هەڵومەرجێک کە جیهان تیا پەڕێ بەڵکو دەیەوێت پێگەی هەرێمی کوردستان بەهێزکە. ئێمە لە قۆناغی پاراستنی ئەوارەی هەرێمی کوردستان لە ئاستی لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتەکانێکمان هاوشتوە. ئێستا کاک مەسرور بارزانی وەکو کاراکتەرێک کە بە عەقڵیەتێکی دەوڵەتی مۆدێرنەوە ئەوێ بە دوو ئاراستە ئیشکە. ئاراستەیەکیان بۆ سیاسەتی نێوخۆی هەرێمی کوردستانە ئەوێ بنەماکانی دەوڵەت ڕەگەزەکانی دەوڵەت لە نێو هەرێمی کوردستانە دروستکە وەکو چیە ئەم ڕەگەزانە؟ وەکو ئابوووریەکی پتە و وەکو ئاسایش وەکو تەکنەلۆجیا وەکو خزمەت گوزاری. ئەگەر تەمەشاشکەی سیماکانی هەرێمی کوردستان لە ڕووی دەوڵەتەوە دەوڵەتە مەگەر ڕەنگە لە زۆر ڕێەوە تەنها کورسیەکی نوقسانە لە ئەنجومەنی ئەوەش دەبێ ئینشاءالله لە سەردەستی جەنابی سەرۆک و جەنابی سەرۆک بارزانی و جەنابی کاک مەسرور بارزانی و سەرکردایەتی کورد و ئەوانە بە ئاراستەیەکی تر ئەوەیە کە لە کای پەیوەندیەکانی دەرەوە پەیوەندە نێودەوڵەتەکان ئەوێ پێگەی هەرێمی کوردستان وەکو باسم کرد بەهێزترکە لە دیراساتی دەوڵە ئەوەی کە ئەو دیراساتەن هەیە لەسەر دەوڵەت عەقڵیەتی ئیدارەدانی دەوڵەت جاری وا هەیە لە پێگەی دەوڵەتەکە گرنگترە. ئێمە زۆر نمونزەژمان هەیە لەو ڕوویەوە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی و لەسەر ئاسی نەسەقی ئەقلیمی دەبینی دەوڵەتە بەڵام دەوڵەتێکی بێکاریگەرێکە یان دەوڵەتێکی منبوزە یان پێ دەڵێن دووەل فاشلە. بەڵام تەمەشا دەکەی لە هەرێمی کوردستان سەرباریەوەی کە دەوڵەت نییە قەوارەیەکی دەستوریەن کاراکتەرێکی سەرەکی نێواتە دەوڵەت نییە لە مەسرحی نێودەوڵەتی بەڵام تەمەشا دەکەی عەقڵیەتێکی ئیداری سیاسی دیپلۆماسی گەورەی لە پشتە کاک مەسرور بارزانی دەتوان بڵێم لە ئێستادا پیاوی قۆناغەکەی بۆی کە پێگەی هەرێمی کوردستان لە کای پەیوەندیەکانە بەهێزترکە. گرنگی ئەم سەردانە و گرنگی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ماکرۆن هەرچەند ئێمە زانین کە بعدێکی تاریخی هەیە بەڵام نامانەوێت بچین بگەڕێنەوە سەری دەما ڕێک باس لە گرنگەکە بکەین ئەوەیە کە دوو متەغەیر هەیە واتە دوو هەڵومەرج هەیە. هەڵومەرجێکیان پەیوەست بە عێراقە پەیوەندەکاری هەرێمی کوردستان و عێراق، هەڵومەرجێکیان پەیوەستە بە جیهانیەوە ئەوەی کە لێکەوتەکانی شەڕی رووسیا و ئۆکرانیا و ئایا ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێت لە مەسەلەی قەیرانی وزە چەند هەرێمی کوردستان ئەتوانێت ئەوە پڕکاتەوە. ئەوە بابەتێکی زۆر گرنگە و ئەوەشی کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە لەگەڵ حکوومەتی عێراق فەرەنسا سیاسەتی زۆر ڕوونە بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق ئەوەیە کە دەبێ داواکە کە سفر کێشەکان هەمووی ئەبێ سفر کرێتەوە و کێشەکان لەسەر بنەمای دەسوو لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەرشە. کاک دکتۆر بۆ خۆت باش دەزانانی کابینەی نۆهەم کە هاتە سەرکار ئەو ئەجەندایەکی هەبوو یەکەم ئەوە بوو کە لە ڕووی ئابووریەوە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز بکاتەوە باسی دیبلۆماسیەتیش کرد چەند هەنگاوی گەورنراوە ڕاستە ئاستەنگی هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە دەوروپژی بۆ دروستکراوە با لەوەیان گەڕێن. ئێمە ئێستا با پرسیارەکە ئەمەیە بۆچی ینی لە ڕووی مێژوویەوە لێگەڕێن لە پەیوەندیەکانی فەرەنسا لەگەڵ خەڵکی کوردستان بۆچی هەرێمی کوردستان بەلای فەرەنساوە گرنگە؟ خۆی بەگشتی لە سیاسەتی دەرەوەی فەرەنسا مەسەلەی مافی مرۆڤ مەسەلەی مافی پێکاتەکان یەکێکە لە ڕەگەزە هەرە سەرەکیەکان لە سیاسەتی دەرەوەی فەرەنسا ئەگەر حزبی ئیشتراکی بێ ئەگەر حزبی لیبرال بێ هەر حزبێک لە حزبەکانی پارتەکانی فەرەنسا هات بێتە سەر
دەسەڵات ئەمە یەکێکە لە بنەما سەرچیەکانی سیاسەتی بەڵام بەدیوێکی ترە بۆ هەرێمی کوردستان زەقترە ئەم پاڵپشتیە خۆ ئێمە نمونەی ئەوەشمان هەیە لە مەسەلەی پاڵپشتیکردنی پێکهاتەکان لە مەسەلەی پاڵپشتیکردنی قەوارەکان لە ئەفریقیا و لە ئاسیا نمونەی کەمان هەیە کە فەڕەنسا لەوێ لەسەر هەیە لەوە پاڵپشتیان دەکەن بەڵام بۆ هەرێمی کوردستان ئەمە دیوێکی تر لێ خوێندرێتەوە و ئەمە خوێندەوەی تری بۆ کراویش ئەوەیەکە هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە سیاسەتی دەرەوەی فەڕەنسا پێگەیەکی تایبەتی هەیە هەرێمی کوردستان دەتوان بڵێم ئەو دەواازەیە کە ئەتوانێت فەڕەنساتیا دەورێکی باش ببێنێت لە عێراقە و هەرێمی کوردستان بۆتە ئەم حەلیفە باوەڕ پێکراوەی فەڕەنسا و ئۆڕۆپا بۆی کە بتوان لە هەموو ڕێیەکەوە هەرێمی کوردستان ئیسباتی ئەوەی کردووە کە کاراکتەرەکە ئەیەوێ لەگەڵ ئەو هەڵومەرجانەی دێتە پێشەوە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی ناوچەکە با بڵێن ڕنگدانەوەی یان وەڵامدانەوەیەکی تەفاعولێکی ئیجابی هەیە چونکە ئێمە هەندێک دەوڵەتمان هەیە لە ئاستی دەوڵەت هەندێک قەوارەمان هەیە لە ئاستی دەوڵەت وەڵامدانەوەی لەسەر ئاستی هەڵومەرجەکان وەڵامدانەوەیکی نەرەی نییە بەڵام دیقەت بۆ هەرێمی کوردستان ئەو هەڵومەرجانەی دێنە پێشە بۆ نمونە ئەگەر باسی شەڕی داعش دەکەی بۆ نمونە ئەگەر باسی ئەو هەڵومەرجە سیاسیانی ئەەکەی بۆ نمونە ئەگەر باسی ئەو قەیرانانەکەی کە لەسەر ئاسی ناوچەکەیە هەرێمی کوردستان کاراکتەرێک کە توانیوێتی ڕۆلی خۆی ببێنێ ببێتە بەشێک لەو سیاستانەی کە دادەڕێژێ مەسەلا بوومە لەرزە لە تورکیا ڕوودەدا هەرێمی کوردستان ڕێک وەڵامدانەوەیکی پۆزەتیفی دەبێ وەکو وڵات بڵێ بە ئەترافی گەورە بەرپرسانی تورکیا هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و یەک جەنابی کاک نێچیروان بارزانی سەردانی ئەوەکە پەیامی جەنابی سەرۆک بارزانی دەگا سەرۆکی تورکیا سوپاسی جەنابی سەرۆک بارزانی ئەمە چییە؟ ئەمە ئەم عقلیەتەیە ئەم سیاسەتە مۆدرنەیە ئەم سیاسەتەیە کە بەرهەمێکی باشەیە واکە کە پێگەی هەرێمی کوردستان نەک هەروەکو دەوڵەت مامەڵی لەگەڵ بکە لەسەر بە شێوەیەکی با بڵێن ناڕاستەخۆ بەڵکو پێگەی هەرێمی کوردستانیش بەهێزە بێت دەبێتە بەشێک لە استراتیجەتی ئەم وڵاتانە لەسەر ئاسی ناوچەکە. زۆر باشە کاک دکتۆر ڕێبەر ئێوە ئاماژەتان بە کۆمەڵێک خاڵی زۆر گرنگدا من دەمەوێت بزانم ینی پشتیوانی فەرەنسا لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆ دەزانین لە ڕووی سیاسی ئابووری سەربازی دیپلۆماسی و سەقامگیری ئەمە چه پەیامێکی تایە هەم بۆ عێراق هەم بۆ دەوڵەتانی دەور و پشت و هەم بۆ جیهان ئەمە پەیامێکی مێژووی و پەیامێکی هەنۆکەی هەیە کە فەڕەنسا هەرگیز یعنی دەست هەڵناگرێت لە پاڵپشتەکانی هەرێمی کوردستان نەک هەر تەنها لەبەرەوەی هەرێمی کوردستان خاوەن پێگەیەکی وزەیە لە ناوچەکە بەڵکو ئەگەر دیقەت دەی لە ساڵی 91 پاڵپشتەکانی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان لەسەر بنەمای مرۆیی بوو بەڵام لە دوای ئەوە پاڵپشتەکانی هەرێمی فەڕەنسا بۆ هەرێمی کوردستان تێکەڵ بە سیاست و استراتیژی ئەم وڵاتە کرێ کەواتە ئێستا ئێمە لە سێ وێزگەی گرنگ فەڕەنسا پاڵپشتەیەکی پتەوی هەرێمی کوردستانی کردو لە ساڵی 91 لە کۆڕەوەکە ڕۆلی فەڕەنسا لە دەرچواندنی بڕیاری 688 و ڕۆلی فەڕەنسا لە شەڕی داعش لە 2014 فرانسوا هۆڵاند خۆی وەکو سەرۆک دێ سەردانی هەرێمی کوردستانەکە و ڕۆلی فەڕەنسا لە 2017 دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر لە کاتێکدا کە عەبادی ویستی ئاسمانی هەرێمی کوردستان و هەموو دەرگاکان بەڕووی هەرێمی کوردستان داخە ماکرۆن دێ پەنجەرەیەکە کاتەوە لەو پەنجەرە جارێکی تر دەرگاکان بەڕووی هەرێمی کوردستان ناکاتەوە ئەمە پەیامێکە بۆ عێراقیەکان پەیامێکە بۆ سیستەمی هەرێمایەتی لە ناوچەکە کە هەرگیز فەڕەنسا دەستبەرداری هەرێمی کوردستانە ئێستا هەندێک ڕەگەزی تر هاتۆتە پێشەوە بۆی کە پەیوەندەکان بە استراتیژی بکەێت پرسی وزەیە وەکو باسم کرد پرسی ئەم وەڵامدانەوە پۆزیفات ئەرێنیەی سەرکردایەتی هەرێمی کوردستان و کاک مەسرور بارزانیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەو هەڵومەرجانەی کە دێنە پێشەوە با بڵێن کارلێکی هەرێمی کوردستان لە دەوڵەتە ئەچێ و کارلێکێکی ئەرێنیە و هەرێمی کوردستان بۆتە ئەو پێگەی کە بتوانن باوەڕی پێ بکەن و ببێ بە بەشێک لە سیاسەتی پارتنەرشیپی ئەم وڵاتانە کە ئەیانەوێت لە عێراق و لە ناوچەکە سیاسەتێکی ئەوتۆ بجێڕن هەم بەرژەوەندەکانیان پارێزرا بێ هەمیش بتوانن لەوەیە پێگەی خۆیان قایم زۆر باشە کاک دکتۆر جگەر لە ئەو کۆبوونەوەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ ئێمانوێل ماکرۆن و گەورە بەرپرسانی فەرەنسا دەیکا لە ڕووی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و فەرەنساوە بێجگەل لەوە خاڵێکیکەی زۆر گرنگ هەیە کە قسەی لەسەر کراوە قسەشی لەسەر دەکرێت پەیوەندیەکانی نێوان هەرێم و عێراقە نێوان هەرێم و بەغدایە پێ دوایە ئەمە ئاماژەیەکی ژنیە بۆ عێراقیش کە دەبێ بە پێی دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەبکرێن ماف و شایستەکانی هەرێمی کوردستان گەلی کوردستان چی هەیە لە دەستوردا دەبێت ئەوە جێبەجێ بکرێ نەک لە ڕوانگەیەکی مرکزیەوە
ئەمە دوو پەیامی لێ دەخوێندێتەوە. یەکێکیان سیاسی ئەوەی کە فەڕەنسا هەرگیز دەستبەرداری هەرێمی کوردستان نابێ، وەکو باسم کرد هەرێمی کوردستان دەکرێت ئەم دەواازە سەرەکیە بێ بۆ فەڕەنسا کە فەڕەنسا بتوانێت سیاسەتی خۆی استراتیژەتی خۆی لە عێراقا بەرجەستە بکە. دیوێکی تریش دیوێکی دەستوریە و پەیامێکی دەستوریە بۆ حکوومەتی عێراق، پێشتریش بۆ حکوومەتی عەبادی کە هەرگیز فەڕەنسا دەستبەرداری هەرێمی کوردستان نابێ، دەبێت سیاسەتی حکوومەتی عێراق، ئەمە پەیامە دەستوریەکەیە. بەرامبەر بە هەرێمی کوردستان سیاسەتێکی دەستوریانە بێ و لەسەر بنەمای دەستور مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان. فەڕەنسا هەرگیز ئامادە نییە و سازشش ناکە لەسەر مافە دەستوریەکانی گەلی کوردستانە. ئەگەرچی حکوومەتی عێراق حکوومەتێک بێ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سەربازی و لە لووتکەشدا بێ، واتە مەسەلە لە ڕووی هێزی چەکداریشەوە یا لە ڕووی هێزی سیاسیشەوە پارسەنگی هێز بەلای حکوومەتی عێراقا بشکێ، بەڵام فەڕەنسا هەرگیز تەفزیلی عێراق حکوومەتی عێراق بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ناکە. تەفزیلی عێراق واتە عێراق ناخاتە سەروی هەرێمی کوردستانە، ئەوێ ئەو پارسەنگە وەکو خۆی بپارێزێ هەرێمی کوردستان بەرامبەر بە عێراق، نەک عێراق لە سەرو هەرێمی کوردستان لە خەڕ. بۆیە پەیامە دەستوریەی حکوومەتی فەڕەنسا و بەڕێز ماکرۆن بۆ حکوومەتی ئێستا شیع سوودانی و بە تایبەتی ئیتاری تەنسیقی ئەوەیە کە دەبێ حکوومەتی شیع سوودانی بۆی کە فەڕەنسا پاڵپشتی عێراقە دەبێ لەسەر بنەمای دەستور هەموو کێشەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرکە. کەواتە ئێمە کاردانەوەکانی دوای ئەم سەردانەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ فەڕەنسا، کاردانەوەکان لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا بە زووترین کات دەبینی. بێشک و گومان و ئەمە پاڵپشتێکی گەورەشە بۆ شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمبەر حکوومەتی عێراقا لە مەسەلەی چارەسەرکردنی پرسەکانە و حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورەتری هەیە ئێستا لەوەیە بچێت لە بەغدا کێشەکان چارەسەرکە لەسەر بنەمای دەستور. واتە ئێمە هەرگیز ئامادە نابین. دەکرێت لە سەروی دەستورەوە بە هەرێمی کوردستان دەچکە شایەتی، بەڵام ناکرێت لە خوارێ و دەستور و مامەڵە بکرێت لەگەڵ هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان لە کاتێکدا لە عێراق بە دووەل فاشیلە، واتە وڵاتانەی کە شکستیان هێناوە بە هەموو پێوەرێک کە هەیە، پێوەری ئەمنی، پێوەری ئابووری، پێوەری خزمەتگوزاری، هەرێمی کوردستان تاکە بەشە لە عێراقا، نەک هەر ئومێدێک ئەدا بە عێراق بەڵکو ئومێدێک ئەدا بە هەموو ناوچەکە لە کاتێکدا ئەگەر هەڵومەرجێک بێتە پێشەوە لەسەر ئاسی ناوچەکە هەرێمی کوردستان ڕنگدانەوەی دەنگدانەوەی خێرا هەیە، وەڵامدانەوەی خێرا هەیە و وەڵامەکەش وەکو باسم کرد زۆر ئێرێنیە و تەفاعلێکی ئیجابی لەسەر ئاسی دەوڵەتی هەیە. بۆم کاکڕبە بە خۆ دەزانی ئامادەت بە شتێکی زۆر گرنگدا هەرێمی کوردستان نەک لە عێراق بەڵکو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاکە شوێنی سەقامگیرە. زۆر باشە. بابێ مەسەر بابەتێکی تر بەشداری مەسرور بارزانی لە لووتکەی جیهانی حکوومەتەکان بۆ خۆت بینیت و دیداری لەگەڵ گەورە پرسانی ئیمارات و جیهان ئەوە لایەک لە ئێستا لەگەڵ سەرۆکی فەرەنسا و لەگەڵ گەورە بەرپرسانی فەرەنسا ئەمە چیمان پێ دەڵێت بۆ ئایندەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری، سەربازی، سیاسی، دیپلۆماسیەوە؟ ئەزانی ئێمە لە هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی ئەیەوێ هەرێمی کوردستان دانە بڕێ لەو پێشڤەچوونانێک کە لەسەر ئاسی وڵاتانی پێشکەوتو هەیە. بۆیە من بە تەواضعەوە دەڵێم ئەوەی کە لەسەر دەستی کاک مەسرور بارزانی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، ئەوێ ئەو قەبزە بێ یان ئەوێ ڕنگدانەوەی ئەم پێشڤەچوونانێک لەسەر ئاسی جانەیە لە هەرێمی کوردستان ڕنگداتەوە. بۆ نمونە ئێمە ئەگەر باس لە بە دیجیتالکردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەندامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم جۆرە کۆڕبەندانە لە کۆڕبەندی دوبەی بۆ حکووماتی جیهانی کە هەرێمی کوردستان و کاک مەسرور بارزانی ڕۆڵێکی پۆزتیفی بەرچاوی هەبوو لەوەیە کە لە چیە پێویستە بۆ هەرێمی کوردستان بگوازێتەوە لە چیە هەرێمی کوردستان هەیەێت ئەوێ تەرحیکە، واتە سوودوەرگرتن لە خیبرەی گشتی لە بواری ئیداری، لە بواری کارجێری با بڵێن، لە بواری دیجیتاڵی، لە بواری تەکنەلۆژیا، ئەمە ئەو پرسانەیە کە لەم جۆرە کۆڕبەندانە تەڕەحکرێ. بۆیە کاک مەسرور بارزانی کاتێک کە جانتە دیپلۆماسیەکەی خۆی هەڵەگرێت چێ بەشداریەکە لەو کۆڕبەندانە ئەدەزانێ هەرێمی کوردستان پێداویستیە سەردەمیەکانی چییە، ئەوێ ئەو خبراتانە بگوازێتەوە بێنێتە هەرێمی کوردستان کە ئەمە بۆ خۆشی ڕەنگە بەبراوە لەگەڵ هەندێک دەوڵەت دەسەر ئاسی ناوچەکە ئەم هەرێمی کوردستان لەو ڕوانە لە پێشترە لەم دەوڵەتانە. بۆیە ئەم جۆرە بەشداریکردنە دیپلۆماسیانەی کاک مەسرور بارزانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم جۆرە کۆڕبەندانە سوودێکی یەکجار زۆری هەیە لە هەموو ڕوویەکەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی سەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. سوپاس بۆ ئێوەشتان باش.